مامۆستایان و زانایانی ئاینی بناغەی پەروەردە و پەرژینی پارێزگاریکردن لە ئاین و دابوونەریتی کۆمەڵگەن بۆ ڕوونکردنەوەی ڕێگایان. لەو چوارچێوەیەشدا زانایان هانی خەڵک و هاوڵاتیان دەدەن بەشداری لە پرۆسەی دەنگداندا بکەن. مامۆستایان دەبێت لە خۆمان وریابین، خەڵک کڵاومان لەسەر نەنێ، خەڵک ئیستیغلالمان نەکا. والله ئەوە نەم پەرۆشی مامۆستایەکە، حیا و حورمەتێکی هەیە، شەخسیەت و کەسایەتێکی هەیە، خەڵک خواخواتی قسەی بۆ بکە، لەگەڵ حیزبێکی عەلمانی دەستی گەیاندی خێری پێوە ناڵێ. بەشێک لە زانایانی ئاینیش پشتیوانی خۆیان بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و کاندیدەکانی دەردەبڕن. ئێمە وەکو مامۆستایەکی ئاینی پشتیوانی دەکەین لە لیستی 285 کۆمەڵی دادگەری کە ئەو دروشمەی هەڵی گرتووە لەگەڵتاندا ڕازگۆین. بەڕاستی ئێمە پشتیوانی لەو دەنگە دەکەین و لەو لیستە دەکەین، چونکە دەزانین کە لەگەڵ هەموو غەمی گەلەکەی خۆیان و جەماوەری کوردستانن بەبێ ئەوەی کە هیچ باوڵین پەلاوپێچێک هەبی. پێویستە بزانین کە دەنگ دەدێ شێ بەڕاستی بدەیە کەسانێکەوە دینت دەپارێزن، کەسانێکەوە خەمی ملەتیان، کەسانێکەوە خەمی ئەخلاقی خەڵکیتیان جابوویە و هەروەها دەنگدان ئەمانەتە بەڕاستی بزانین دەنگ دێشێ لەسەری بەرپرسیاری لەسەری محاسبە دەکرێت. یعنی چۆن نوێژەکەت دەکەی ڕوود لە خوایە ڕوود لە قیبلەیە دەبێت ئاوها بزانیکەوە دەنگدانەکەشت بە هەمان شێوە بدەیە کەسانێک کە خوای پەروەردگار سبێنێکە پێی ڕازی بیتن. زانایانی ئاینی هۆکاری پشتیوانی لە لیستی 285 کۆمەڵی دادگەری بۆ ئەوە دەگێڕنەوە کە لە ڕابردوودا کۆمەڵ بەرگریکارێکی ڕاستەقینەی ئاین و بەها باڵاکانی نەتەوەیی بووە و خاوەنی بەڵێنەکانی خۆیان بوون. ئێمە وەکو مامۆستایانی ئاینی پشتیوانیەکی تەواوی خۆمان دەردەبڕین بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری و پێمان وایە تاوەکو ئێستا ڕازگۆترین، دەستپاکترین، ئەمینترین لیست بووە کە لە خولەکانی ڕابردوو بەشداریان لە پەرلەمان کردووە و خاوەنی قسەی خۆیان بوونە و خاوەنی بڕیاری خۆیان بوونە و ئەو وعد و بەڵێنانەی کە بە خەڵکیانداوە زۆر زیاتر لەوەیان کردووە و زیاتر هانی خەڵکی دەدەین کە دەنگ بە کاندیدانی کۆمەڵی دادگەری بدەن. لە ڕابردوودا لە هەر شوێنێک بێڕێزی و سوکایەتی بە ئاین کرابێت، کۆمەڵ و کادیر و نوێنەرەکانی یەکەم کەس بوونە لە دژی وەستاونەتەوە. لە پەرلەمانیش ڕێگریان لە چەندین پرۆژە یاستا کردووە کە پێچەوانەی ئاین بووە و ویستراوە بکرێنە یاسا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.